ئەم کاتتان باش ئازیزان خۆشحاڵم واجارێکی تر لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا هاتینەوە خزمەتان. ئەم جارە گەشتەکانی ئەو دیوچیا پەلی هاوێشتووە و گەیشتووەتە ناوچەی مۆکریان، شاری قازی، شاری هەژار، شاری هێمن، شاری ماملێ، شاری خاڵەمین واتە شاری مەهاباد. لە پشتسەری من ئێوە دیمەنێک لە شاری مەهاباد دەبینن کەوایە هاوڕێمان من با پێکەوە بڕۆین و بەشی دووەمی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری مەهاباد ببینین بۆ هیوایەکە هاوڕێمان بن و ئێوەش بینەرمان بن. مەهاباد یەکەم شاری دنیایە کە 100 چەسپاوە بە شارەکەوە، واتە لە هەموو دنیا 2 تا 3 شار هەن کە 100 نزیکیانە، بەڵام مەهاباد واکە ئەڵێن یەکەم شاری دنیایە کە 100ەکە نووساوە بە شارەکەوە. ئەمە سەدی مەهابادە کە 47 مەترونی و بەرزە، 600 تا 1 کیلومەتریش درێژە و ئاوی چەندین ڕۆخانە دێتەوە ئەگرا ئەڕێتەگراوە لەوێەوە تێپەڕە بێتەنانەت بە چەند ماتۆڕ و جیهازێکەوە کارەبا و بەرقیش تۆلی دەکات. کەوایە یەکێک لە شوێنە گەشتیاریەکانیشە کە ئێواران خەڵک دێن بۆ دەوری 100 دێ و لەوێش بە خواردنی شۆڕمەزە چەند کاتێک خۆش بەسەرە بن. با بڕۆن سەردانی سەدی مەهاباد بکەین. ئازیزان بۆ ئەم بەشەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بە شانازیەوە ڕۆنە خزمەتی زۆر بەڕێز هونەرمەند کاک مستەفای مەحموودی لە شاری مەهاباد کە کاک مستەفا لە زۆر بوارە کارەکات، بەڵام سەرەکی ترینیان کاری مۆسیقایە، هەرچەند لە تەلەڤیزیۆنی شایستا بە زۆری کارەکات و چالاکی هەیە، بەڵام وەکو سەرەکی ترین کاریان کاری مۆسیقایە لەگەڵیان ناوە توێژەکەن. کاک مستەفاگیان ئەم کاتەوە باش. زۆر بەخێرە. کاک مستەفا زۆرتر لەسەر مۆسیقاکە بە تایبەت ئەوە یەکێک لە تایبەتمەندیەکانی کاری ئێوە تێکەڵای و مۆسیقای کوردی لەگەڵ مۆسیقای میلەتانی تر. ئەگەر بکرێ ئالە و شتۆ ئێمە بڕۆین ناو باسەکە. ساڵی 1970 کە دەبێتە
حدوداً 1995 جوانە من چوومە تاران لەوێ نیشتەجێ بووم و تا ئێستاکە کە لەوێ شەرکارم کردو بەڵام 1-2 ساڵ هاتوومەتەوە مەهاباد لێرە خەریکیشی کاری تلەڤیزیۆنیم و کاری موسیقا لەوێ ئاشنا بووم لەگەڵ دۆستێکی فەڕەنساوی بەنێو کریستۆف ڕەزایی و یەکەم جار ئەو گۆرانیی کار کرد بوو کە بەنێو سرودی سوڵحی هەزارەی سێوم لە فستیڤاڵێکی ئیتالیایە ناوی انتخاب بوو کە من لە تالار وەحدەتی تارانێک کە کۆنسرتم هەبوو لە کۆنسرتەکەدا منی بینی و دایە هاتیم پێکەوە قسەمان کرد و ڕۆژێک کە کارەکانی ویم دەبیست پیشنهادم پێدا بکەم کریستۆف من ئەگەر ئیجازە لەسەر 1-2 دان لەو کارانە دەبم ئێحساس دەکەم زۆر بە موسیقای کوردی دەتوانێت نزیک بێ ئیدی چووم لەبێ 1-2 مەقامەکانی کوردیم لەسەر ئیمتحان کرد و بۆم زەبت کرد تۆمار کرد و هێنام ئیدی ئەوە بوو کە دەستپێکی کاری گروپی نور بوو کە وەکو تەلفیقێک لەسەر موسیقای کانتیگاسەکان و گێرەگۆرەیانەکانی ئەوروپا لەگەڵ موسیقای مەقامی خۆمە چەند بەرهەمتان تا ئێستاکە وەکو ئالبۆمیان وەکو دوو بەرهەممان وەکو ئالبۆم کار کرد یەکیان بەنێو ئالبای یەک بوو و ئالبای دووش بەداخەوە هێندێک کێشەمان هەبوو بە خاتریەوەی کە ئالبای دوو هێشتا نهاتوتە دەرێ بەڵام ئالبای ئالبا کە سیدی ئالبا تۆمار کرا یەکێک لە پۆفرۆشترین بوو لە سیدیەکان ئێرانی هەم لە ئێران هەم لە دەرەوەی وڵات تەلفیقێک بوو لەسەر موسیقای کوردی و هەتا چەند تراکێکشی موسیقای ئێرانی هەبووم کە لەوێ گۆرانی فارسیشم کردووە لەسەروی ئەرزت کەم تایبەتمەندیەکەشی ئەوە بوو کە تۆمارکردنی دەنگەکەی لە فەزای لە کاخی ئەردەشیری بابەکان لە فیروزابادی شیراز لە وێدا تۆمار کراکارەکە دەنگەکەش هەر لەوێ هەڵگیرا بە لایڤ ینی بەشێک لە هەرە چون تەواوی کۆنسرتەکانی کە ئێمە لەگەڵ ئەو گروپە لە ئەوروپایەدامان لە شوێنە مێژوویەکان بوو لەبەر ئەوەش جوان ئەمە دەبایە فێر بوو باین کە نوانسی سازەکان و گۆرانی بێژەکان و ئەوانە لەوێدا ڕایەت بکەن بە خاتریەوە کە من تەنیا گۆرانی بێژێکی کوردی و ئێرانی بووم لەناواندا بەڵام 5 ژەنیاری فارسی تدا و لەگەڵ 4 گۆرانی بێژی ئەوروپی لەگەڵ 1 دانە ژەنیاری سازی ئەوروپی
بەڕێزان لە مەهابادین ئێستاکە لەبەر دەرگای مزگەوتی سوورین. مزگەوتی سوور یەکێ لە شوێنە مێژوویەکانی مەهابادە. 10 ساڵ پاشی پردی سوور کراوەتەوە لە سەردەمی سەفەویەکان و لە سەردەمی دەسەڵاتی بۆداغ سوڵتان حاکم و فەرمانڕەوای ئەو سەردەمەی مەهاباد. ئەم مزگەوتە وەکو بڵێ یەکێ لە شاکارە میعماریەکانی ئێرانە، دە کۆڵەکەی بەردینی هەیە و منارەیەک و لەگەڵ ئەوەش بە شێوەیەکی جوان میعماری کراوە. ئێمە سەردانی ناوەوەی مزگەوتەکەی شەکەین، جۆری میعماریەکەی و شێوەی کردنەوەکەی و لەوانە ئەو جوانکاریانەی کە لە مزگەوتی سوور کراوە پێتان نیشانە دێن. ئێوەش هاوڕێمان بن با پێکەوە بڕۆین بۆ مزگەوتی سووری مەهاباد. فەرموون. ئەمن بیرەوەریی زۆر زۆرها لەگەڵ هاوکاران وەک خدا لێ خۆش بوو خانباغیم هەبوو، دۆستانی دیکە هەمان بوو کە لە سەر هەر میان پەردەیەکی کە ئەمە کارمان دەکرد، میان پەردەکاری 1 ساعتی بوو، ئەمە 2 ساعت 3 ساعتی پێوەرسی و دەپرسم بۆ بەخاتریەوەی کە هەمیشە دایم پێ دەکەنین. خۆشەویستانم، بۆ ئەم بەشەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچە لە شاری مەهاباد لە خزمەتی زۆر بەڕێز کاک ڕەحیمی نەغەدەین کە لە بواری ئاکتێری شانۆ و سینەما و هەروەها دوبلاژ چالاکیان وێنن. خۆشحاڵین کە لە خزمەتی کاک ڕەحیمین. کاک ڕەحیمگیانم کاتەوە. سپاس دەکەم کاکەیان جان، سپاس گوزارم. هەمیشە سڵاو دەنێرم بۆ ئێوە و هاوکارانی بەڕێستان و دەستان ماز دەکەم و هەروەها بینەرانی زۆر خۆشەویستی خۆتان. سپاس دەکەم. کاک ڕەحیم، بۆ من و بۆ بینەرانیش بفەرموویکە چالاکیتان لەکەیەوە و لە چە کارایەکە بەشداریتان. ئەسکەم خدمەتان نزیکەی 45 ساڵەکە لە بواری شانۆگەری لەسەر سەحنەی و هەروەها لە تەلەڤیزیۆن، ڕادیۆ و فیلمی سینیمایی بەشداریم هەبووە و حدودی 7 ساڵانیش لەباری دوبلاژیدا کارم کردو کە نمونەی زۆر گەورەی دوبڵەیمە حەزەتی یوسف بوو کە لەو دیویش بڵاو بووە، زۆریشان بە کەیفێ بوو. چەند کەڕ بڵاوێن کردوەوە کە ئەمە بە شانازەوە دەبێ بڵم کە 80 نەفەر لە باشترین دوبلاژەکانی شارەکانی دەوروبەرمان وەک سەقز وەک بۆ کام ڕۆڵ بوو بەڕێستان؟ ئەمن گەورەی معبەدی کایم بوو، ئەو ڕۆڵم هەڵگرت بوو و شکری خودای کوڕەکانی دیکە دوبلەرەکانی دیکە زۆر باشن کار کردبوو کە هەم لە شەبەکەی سەحەر بڵاو بووە، هەم لەو دیو لە 2 کاناڵی ئەو دیویش بڵاو بوو کە پێشوازیشی زۆرانی کردبوو. هەموو لەیەوە پێڕەوەکانی خۆی ڕازیە.
پەرستگە و خزمەتکارەکانی پەرستگە لە بیرخۆ مەبنەوە بە دیاری و سەوقاتی خۆتان ئامونی شاد و ڕازی بکەن. لە بواری شانوگەریشدا ئەرزکەم 40 ساڵ دەبێت کە کارم کردو لە پارێزگای ئازەربایجانە ڕۆژاوایی 6 کەرەت وەک شانوگەرێکی ئەوڵ بازرگەری ئەوڵ نمونە هەڵبژێردە لە سەقز جەشنوارەی کوردی نمایشی کوردی لە سەقز بازرگەری ئەوڵ هاتمەوە پێرارەکەش لە تاران کاندیدای باشترین بازرگەری ئێرانی بوو. چاو ئەم سەر و پتڕاکەیان گندا پتراو و چاوزیت چێوە لەگەڵێوەمە لە فیلمەکانیشدا تقریبان لە 7 فیلماندا بازیمان هەبوو. ئەرزکەم لە ڕادیۆی لەسەر بەشی چیرۆکیدا کارم کردو بەرپرسی چیرۆک بوو لەگەڵ بازرگەرانی کە لە ڕادیۆی کارم دەکردم بەشداریم هەبوو و بە شانازەیە دەبڵم کە تا ئێستا فکر دەکەم لەوانەیە 1500 چیرۆکی شەومان ئەمە بەڕێوە بردێ کورتە چیرۆکیش فکر دەکەم لە 3500 دانی زیاتر بووە. تهیه کننده برنامه‌کانی وک برنامه منداڵان باخچەی گوڵانم بەدەستەوە بۆ مجریگەریم هەبووە ئەرزەکەم خدمەتت لە تەلەڤیزیۆنیش هەرواتر لەگەڵ دۆستانی بازیگەر ئەوانی کە کاری شانۆی دەکەن لەگەڵوانم کار کردووە ئەویش دەتوانم بڵێم کورتە نەمایشیوانیش 500 دانە دەبێت کە کارمان کردووە. دەکولدا دەتوانم بڵێم کە ساڵیانی ساڵ ئەمە دەخدمەت خەڵکیدا بووین توانیمانە خەڵکی ڕازی بکەین و ئێستاش ئەگەر من بڵێم کە دەمەهاباتیدا بپرسن کە فڵان کەس چێیە دەمناسن شکری خودای دەمناسن ئەویش بە چاکە کاکیانجان ئوستادانی من کاک منافی ئیران پەنا بووە و بەڕێز دکتۆر قوتفەتینی سادقی بووە کە ئەوانە لە هەمیشە لەگەڵم بوون و هەمیشە منەتباری خۆیان بوون هەروەها ئوستادانی کە لە تارانی هاتوون لەگەڵوان بوو دوایەش زۆربەی کارەکان لە خدمەت ئەزیزانە بووەوە شارەکانی زۆرتر بۆ شانۆی چوومە شارەکانی ئێرانش لە پارێزگارەکانی دیکەش ئەمە کارم کردو. زۆر باشە. لە بواری دەرهێنەریی کارتان کردووە؟ ئەرزکەم خدمەتان شانۆ ئەمە کارم کردووە و بەختەوەرانە لە پارێزگایدا شانۆکەم ئەوەڵ هاتۆتەوە کارگیری خۆشم کە ئەوەڵ هاتۆ کە بەڕێوەبەری ئەو بەرنامەی بووم جایزەی وەڵم هەبوو لە دەرەوە شەرواتر بوو و من خۆمە بەختەوە دەزانم کە توانیم نێوی مەهاباد لە شارەکانی دیکە هەمیشە بەردەوام بەسەر زاری خەڵکیدا بێ بە باشی نێوی بەرن هەمیشە شانازی بۆ بە نێوی مەهاباتمێنەوە مەسەلەن لە سەقز لە دەرەوە هاتبوون لە تووچێرا کوردەکانی تووچێ هاتبوون کوردەکانی خوراسانی هاتبوون سەنەندەج ورمێوانە مەهاباد کە ئەوە هاتەوە ئیدەی هەموو شتێک فکر دەکەمە هەموو شتێک لەباری معنەویەوە کرا بۆ مەهاباد لەلایەنەوە هەرەوە بوو. زۆر باشە. کاک ڕەحیم سینەما چی سینەمایش کارتان؟ سینەما بابەت ئەرزم کردی 6-7 دانە کاری سینەماییمان کە هەبوو. لەگەڵ کام دەرهێنەری سینەمایی کارتان کرد؟ وەڵا ئەلانە کە بەجوانی لەبیر منێ بەڵام بازرگەرەکان وەک پەروانی مەرسومی بوو وەک چەنگیز و وسوقی بوو دوایش حەبیبێ دێحقان بوو. گەڕێتەوە بۆ کەی بۆ وەڵا لە مێژە بەڵێ ئەدێوە سولەشکە لۆ دەیدانیشن ساڵی فوتباڵی دەکە ئەی داوە شێرێ وەڵا
ئەمن چەند کاتم پێکوتن هەر کاتێکە من نووسم لۆکەی دەجێماخنن با گوێم لە دەنجی ئەو کەڵەبا بە پیسەی نەبێت کشتومی خواردومی لە بینی بردووم ئەو کارانەی کە فەرمووتان چ لە بواری شانۆ چ لە بواری تەلەڤیزیۆن فارسی بوون کوردی بوون چی بوون؟ ئەرزکەم خدمەتان فارسی بوو بەخاترەوەکە لە سینیماکانی شارەکانی تری ئێرانە نمایش دەدەن بەخاتریەوەی یا بۆ جەشنوارەی دەرەوەیان دەنات ئەوە بوو بەڵام دەو ئاخراندا یەکدانە هەبوو کە گویا لە جەشنوارەی ئەو دیویدا بەشدار بووە بە نێوی ڕۆژین کە لەوێدا من بەشداریم هەبووە لەگەڵوان بووم لە وریمە کارمان کرد. بەڕێزان یەکێ لە شوێنە گەشتیاری و مێژوویەکانی مەهاباد ئەشکەوتی سەهۆڵانە بە دڵنیاییەوە هەر کەسێک سەردانی مەهابادەکە سەردانی سەهۆڵانی شەکە کاتێک لە بۆکانەوە دەی جادەی بورهانەوە بەرەو مەهاباد لەسەر ڕێگا لا ئەدەیت ئەشکەوتێکی گەشتیاری و مێژوویی هەیە ئەشکەوتی سەهۆڵان ئەم ئەشکەوتە هەرچەند بە بۆکانەوە نزیکە بەڵام سەر بە شاری مەهابادە ئەشکەوتی سەهۆڵان 1651 متر لە ئاسی دەریاوە بەرزە ئەشکەوتێکی مێژوویە قەندیلی زۆر جوانی تێدایە ئەمجار شەمشەمە کوێرە و کۆتری لێیە و ئەشکەوتەکە ئەشکەوتێکی ئاوی و خاکی و بەردی ئاهاکە ئەم ئەشکەوتە ئەڵێن 20 تا 62 متر قوڵە پێکەوە ئەڕۆین گوێبیستی قسەکانی بەڕێز کاکی یوسفی مەحموودزادە ئەبین و سەردانی ئەشکەوتی سەهۆڵانی شەکەین فەرموون. ئەشکەوتی سەهۆڵان یەکێک لە دەستکردە جوانەکانی سروشتە کە لە ڕۆژهەڵاتی مەهاباد لە ناوچەی مەهاباد لە دێیەکی بەنێو دێی سەهۆڵان هەڵکەوتۆ و دەگەڵ شاری مەهاباد 33 کیلومتری فاسیلە هەیە. ئەو ئەشکەوتە لە دوو دەرکان و لە دوو بەشان پێکاتەوە کە دەرکەی ئەوڵێ ئێمە ئەلحان پێیدا هاتوونێ خوارێ و سواری بەلەمی بووین پێیدا دەڕۆین دەرکەی کونەکۆتریان پێدەکوت زەمانی قەدیم. ئەو دەرکەی کونەکۆتر کە ئەوڵی ئاوێکەیەتی و لێ ڕاسواری قایەقی دەبی لە ئەینی سواربوونی قایەقیدا ئەو مسافرانە و ئەو گەشتیارانەی کە دێن بۆ سواری قایەقی دەبێت لە پێشدا جلیقەی دەبەرکەن و 300 متر بە قایەقی دەڕۆین 250 متریش مەسیری وشکایەکەیەتی مەسیری وشکایەکەی لە 250 متر پێکاتوە 250 متر ئەمە بە پێیان بە پێپلیکاناندا دەڕۆینەوە دەرێ و کە قەدیم بەو دەرکەی دیکان کتۆ کونە ماڵان ئەو ئەشکەوتە لە دەورانی دووی زەوی ناسیەوە شکلی گرتووە دەورەی کەرتاسا وەلی ئەو شوێنەوارەی کە لە مەسیری ویشکای ئەشکەوتەکەی لەو جێگای کە قەدیم تێدا ژیاون لەوێ دیتراوەتەوە شوێنەواری سەردەمی پارت و ئەشکانیەکان و ئلخانیانی مغۆل و هەتا دەورەی ئیسلام و ئەوانەی لە مەسیری ویشکایەکەیدا دیتراوەتەوە وەکو جامی میسری گۆزەی گڵی پێیسوز ئەوانەی لێ دیتراوەتەوە لە نێو مەسیری ئاوەکەی کە ئەمە بە قایق یا بە بەلەمی پێیدا دەڕۆین شکلی جوان جوانی تێدا هەڵکەوتووە وەکو هێشۆی ترێ و ئەروسی دەریای و کەلەی شێر و ئەو شکلانەی تێدا هەڵکەوتووە ئەوەی ئێرە کە هێشۆترێ پێ دەڵێن کە جوانێکی تایبەتی هەیە کە لە 300 متر فێلەن مەسیری ئاوێکەی ئەو ئەشکەوتەی دیتراوەتەوە وەلی باقی مەسیرەکانی دیکە ئەوە ئەشکەوتەی ئێستا زۆر شناسایی نەکراون و زۆربەی کارشناسانیش کە هاتوونە ئێرە وەکو غارنەوەردەکان هەتا لە ئینگلیسی ڕاغارنەوەردێکی معروفە بوو بە نێوی سایمۆن کرێس هاتووتە ئێرە ساڵی 86 تاقیقی لەسەر کردووە دەڵە ئیدامەی هەیە و درێژایەکەی ئێستا ئاخرەکەی نەدیتراوەتەوە وەلی بۆ ئەوڵنکەڕەت کەسێک کە لەبارەی ئێرەدا شتێکی نووسیوایە کتێبێکی لەبارەی ئێرەدا نووسیوە ساڵی 1892 تا 1896 ژاک دو مورگانی فەڕەنسەوەی کە لەو منتەقەی ئێمەدا و لە غەربی کشوەری ئێرانێدا خەریکی نووسینی جوغرافیای غەربی ئێرانێ بووە دە کتێبەکەیدا نووسیوێتی ئەمن کە هاتوومە دێی سەهۆڵانێ لەگەڵ خەڵکی دیەکەی بە کۆمەکی خەڵکی دیەکەی کەڵەچێکمان ساز کردووە لە مەسیری کونەکۆتر هاتووینە خوارێ
بە مەسیری کونەماڵاندا ڕۆیشتونە دەرێ ئەو نەخشەیە و یا ئەو کڕوچیە و یا ئەو کارێککە ئەو زمانی کردوویە لەگەڵ 6% ئەلحان هەمخانی هەیە. تەنها نوێشتەیە کە دەبارەی ئێرەدا هەبوو بە نێوی ئەو ژاگر و مورگانی فەڕەنسەویە. ئازیزان لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچە لە شاری مەهاباد پێمان باش بوو سەردانی نووسنگە و دەفتەری گۆڤاری کەشکۆڵ بکەین بە خاوەن ئیمتیازی و مدیر مەسئولی بەڕێز دکتۆر محەممەدی عەبدولی لەگەڵ یانە وتوێژ بکەین لەسەر گۆڤارەکە و لەسەر کار و چالاکیان ئێوەش هاوڕێمان بن. ئای دکتۆریان وەخت و بەخێر بێ. سپاسان دەکەم وەختی ئێوەش بەخێر و بەخێراتنتان دەکەم سەرچاوە. لەسەر گۆڤاری کەشکۆڵ بۆمان باس بکەن کە لە چا بوارێکە ناوەڕۆک چییە و لەکەیەوە دەستان کردو بە چاپ و بڵاوکردنەوەی. تکایە گۆڤاری کەشکۆڵ وەک سەرەتا وەک وەرزنامەیەک توانی لە ساڵی 94دا مجەویز بگرێت لە بەهاری 94دا و لە پاییزی 94 یەکەم ژمارەی وەک ژمارەی یەک بێتە دەرێ وەکو ئەرزم کردن وەرزنامەیەکە تایبەت بە دەستنووس و بەڵگەنامەکانی کوردستان بە گشتی ناوچە کوردنشینەکانی ئێران عێراق یا هەر شوێنێکی دیکە لەو وەرزنامەیەدا بە شێوەیەکی تەخەسوسی و تایبەتی باز دەکرێت لە تەواوی ئەو دکومنتیانە ئەو وێنە بەڵگە مێژوویانە ئەو وێنە قەدیمیانە ئەوەی کە پەیوەندی بە مێژوو بە جوغرافیا بە ئەدەبیات بە ناودارانی کوردەوە هەبێ. بەختەوەرانە ئێمە لە ساڵی 94ەوە کە یەکەم ژمارەمان چاپ کردو توانیمانە لە تقریبەن 2 ساڵی ئەوەڵماندا بە شێوەی وەرزنامە 8 ژمارە چاپ بکەین و لە ساڵی سێوم بەولاوە بە شێوەی 2 وەرزنامەیە 2 فەسڵنامە توانیمانە تا ژمارە 11 چاپ بکەین و بە ئیستیلا بیدەینە دەرێ و خوێنەران و توێژەران ئیستفادەی لێ بکەن. ڕنگدانەوەیەکی کە بەختەوەرانە کەشکۆڵ هەی بووە هەم لە ناوخۆدا لەلایەن ئەو شوێنانێک کە وەک زانستکاکان وەک بنکەهای توێژینەوە و تحقیقاتی کەڵکی لێ وەرگراوی ئیستفادەی لێکراوە لە دەرەوەش لە جگاهایەک کە کورسیهای کوردشناسی لێە پژوهشهای کوردشناسی دەکەن سەبارەت بە کورد بە کوردستان بە مێژووی کورد بە جوغرافیای کورد کەشکۆڵیانە لەبەرچاوی بوو لەبەردەستی بوو و کەڵکیان لێ وەرگرتووە. توانیمانە کە بە شانازیەوە لەم 11 ژمارەیەدا زیاتر لە 3000 لاپەڕە بڵاو بکەینەوە چاپی بکەین هەروەکو ئەرزمکردن ئیستیقبال و پێشوازەکی باشی لێکراوە لەلایەن عمومی خەڵکی مەناتقی کوردنشینەوە. ئەمەش خۆی دەگەڕێتەوە بۆ چەند هۆکاری سەرەکی ئەوەیە کە لە مێش ساڵە لە وڵاتی کوردەواری ئێمەدا کە وڵاتێکی دەوڵەمەندە لەباری دەستخەت لەباری سەنەد لەباری بەڵگەنامە و بنەماڵەکانی ئێمە ئەکسەرەن بنەماڵە قەدیمیەکانی کوردستان ئارشی و خەزینە و گەنجێنەیان لەو بارەدا زۆر غەنی و دەوڵەمەندە بەڵام کەس نەبوو ئاوری لێ بداتەوە و ئەوانە معرفی بکە ناوەرۆکیان بێنێتە ڕوو و ئەو شتانەی ئەو نکاتەی ئەو تەحلیلانەی ئەو مەسایلەی کە دەکرێت کەڵکی لێ وەربژیرێ بۆ ساختکردنەوەی تاریخ و فەرهەنگ و جوغرافیا و مێژوو ئێمە لە کەشکۆڵدا توانیمان هەنگاوێکی وەلو چکۆڵەش هەڵێنینەوە و زێنی توێژەران و علاقەمەندان بەرەو ئەو لایەنە ڕاکێشین کە ئەو دەستنووسانە مهم من ئەو بەڵگەنامانە مهم من و شیاوی ئەوەیە کە بپارێزرێت. زۆر باشە. لەم 11 ژمارەی کەشکۆڵەیە پێشوازی خەڵک چۆن بووە نەک بۆ ئەوەی کە جارە بڕۆن سەرباسیەوە کە ئەو کەسانی کە بەڵگەنامەیان هەیە نردویانە بۆتان یان تاقیق و لێکۆڵینەوەیان بووە چۆن بووە و چۆن بینیوتانە ئەم 11 ژمارەی. دیارە وەک بەڕێستان فەرمووتان بەشێکی زۆر لە سەرکەوتن و موفەقیەتی گۆڤارێک یا کتێبێک با بڵێن لەوەدایە لە پێشوازی خوێنەراندایە و بەڕاستی ئەگەر خوێنەران و مخاتەبان و نووسەران نەبن کەشکۆڵ یا هەر گۆڤارێکی دیکە بە تەنهایی ناتوانێت بەڕاستی بێتە سەرێ و 11 ژمارەوە یا چەندها ژمارە بێتە دەرێ کەوابوو ئەو پێشوازێ و ئەو حیمایەتە و ئەو پشتگیری کە خوێنەران دەیکەن کە هاوکارانی مجەلە دەیکەن جا لە نووسەرانەوە بگرە هەتا ئەو کەسانەی کە کارهای ئیزرایی گۆڤارەکەیان بەدەستەوەیە قەتعەن دەورێکی زۆر کاریگەری هەیە لەوەیدا کە گۆڤارەکە بڕاتە پێشێ. بەڕێزان لە شاری مەهاباد ماڵی مامۆستا هێمن وەکو موزەخانەی لێ هاتووە یانە ماڵەکە کراوە بە موزەخانەیەکی ئەدەبی و کولتوری. کەلوپەل و دەستنووسەکان و بەرهەمەکانی مامۆستا هێمن لێرن جیاواز لەوەش ئەمە چەند ساڵێکیشە
ماباقی کەڵە پیاوانی مەهابادیش هەروە کلوپەلەکەیان هێناوەتە ئەم مۆزەخانەیە وەکو مامۆستا هەژار وەکو مامۆستا محەممەدی ماملێ وەکو مامۆستا هێدی و مامۆستا محەممەدی قازی ئەڕۆین ژوور بە ژوور ئەوانەتان پێ پیشانە دێن فەرمون. ئەم ژوورە تایبەتە بە مامۆستا هێمن کە کەلوپەلی تایبەتی خۆی و هەروەها دەستنووسەکانی و بەرهەمەکانی لێرە هەیە وەکو جلوبەرگەکەی و هەروەها ئەو شتانەی کە بەکاری هێناوە لە ژیانی ڕۆژانەیە و ماباقی دەستنووسەکانی. ئازیزان لە دۆری فلکەی مەلاجامی کە تۆزێک بەرەو خوار دێت ئەوە پێچیتە ناو کۆڵانێک دوکانێکی زۆر خۆشی لێیە من کە تێپەڕیم گەڕامەوە چون شتی زۆر جوانی کۆنی تایە ئەنتیک سەرای فەڕۆخیە شتی ئەنتیکەی تایە شتی کۆنی تایە هەر لە چراتۆڕ و سەماوەری کۆن و متوموری و ئەو شتانە بگرە تا ئەگاتە سۆفاڵ و گڵینە و ماباقی شتەکانی تری لێیە بە دڵنیایە زۆر شار ئەو دوکانەی لێیان ئەو دوکانانە هەیە بەڵام زۆر کە من بەداخەوە ئەو ژیانەی ڕابردوو کە کەلوپەلی وا هەبوو تەواو بوو ئێستاکە وەکو پێشانگا وەکو شتێکی بەتام شتێک وەکو حاڵێکی نۆستالۆژی ئەمە سەیریەکەین. کاک ئسماعیلی فەڕۆخی خاوەنی ئەنتیک سەرای فەڕۆخیە لە دۆری مەیدانی مەلاجامی. کاک ئسماعیل ئەم کاتۆ باش. ممنونم قوربان دەستاوین گۆش خۆش بێ مەمنون کاتی. چەند ساڵە ئەم دوکانت هەیە؟ حدودی 50 ساڵە. هەر بۆ خۆت حەزت لەم شتە نەنا هەر حەزت بەم شتە کرد؟ ئەرێ وەڵا ئەسەن نان لەو کارە دەخۆین و خدمەتێکشە بە فەرهەنگی کورد. لە ماڵەوە پێشانگات یان ماڵەکانت ڕازاندووەتەوە بەو شتانە؟ شتی جوانمان لە ماڵشێ شتی زۆر عالی. ژووری تایبەتت هەیە خۆت؟ ئەڵێ 100% وەڵا. شتەکان لەکوێنن مشتری تایبەتانەیە؟ مشتری تایبەت لە خانەوادەکانی مەهاباتیش دێن دەکرن لە شارانی زۆر دێن. ئەی شتەکان لەکوێ هێنن بۆ خۆتان ئەگەڕنەیسانە دەیکڕینەوە ئەوزار دۆستان هەن لە شاری دیکە دەچین مەعاملەیان دەگەڵ دەکەین بە ئینترنێت و شتیوا بەئیسلا ڕەد و بەدڵ دەکەین ئەکسەکان مەعاملە دەکەین بۆمان دەنێرن ساڵانیش بە خۆمان دەچین دەمانێنا. هەرزانترین و گرانترین شتت لە گرا چەندە؟ هەرزانترین شتمان لە 1000 تمەنیمان کەمتر نییە و گرانترین شتیشمان لێرە تقریبن دەتوانم بڵم ئەو سەماوەرەیە کە بای 25 میلیۆن تمەنیە باڵە. بەڕێزان لە مەهابادین پێمان باش بوو بێنە خزمەت کاک فەتاحی فەتاحزادە کەسێکە هەم لە بواری شاخەوانی هەم لە بواری گەڕان بە سروشت و لەگەڵەوەش وەکو چالاکێکی بواری خێرخوازی و سەردەمانێکیش دەنگخۆش چەند ساڵێکیش لەگەڵ مامۆستا حەسەن زیرەک بووەوە لەگەڵ زۆرێک لە هونەرمەندانیش بووە لەوانەیە ئیسا خەڵک وەکو
دەنگخۆش نەیناسن وەکو شاخەوان بیناسن بەڵام پێشتر وەکو هونەرمەندێکی لاو کاری هونەریشی کردووە با لەگەڵ کاک فەتاحی فەتاحزادە لە شاری مەهاباد بکەوینە ئاخافتن کاک فەتاگیان ئەم کاتەوە باش ئەم کاتت باش بینشاءله سپاس دەکەم چەند ساڵ تەمەندە کاک فەتا بەڵام من 68 ساڵ لە کەیەوە دەستت کردووە بە شاخەوانی وەڵام من لە تقریبا دەورانی منداڵی ڕاهل لە شاخان بووم چێوەکانی ئەکسەری چێوەکانی ئێران هەموو چێوەکان کولەکانم هەموو لێداوە و ئەو سروشت و ئەو جوانی کەدا منتەقەی کوردستانی خۆماندا هەیە لە هیچ وڵاتەش پێمانە کە ببیندرێ بە قەولی مامۆستا تایر تۆفیق دەڵێ لە جەننەت گەر نەبێ گوڵزار و باغ و چێوی کوردستان دەبی جەننەت نەبێژی چونکە جەننەت خاچ و کوردانە واقعەن وڵاتی کوردستانی ما هەمیشە وەک بەهەشت وایە کاک فەتا بە شێوەی حرفەی و پرۆفشناڵ کارەکەیان هەروە وەکو خۆت بۆ خۆشی هات شاخەوانیەکە نەوەڵا من حرفەیی دەڕۆین چونە من تقریبا ماوەی 12 ساڵ دەگەڵ شاخەوانی خدا لێ خۆش بوو محەممەدی ئەوراز بووم ئەکسەری قولەکانم دەگەڵ کاک محەممەدی ئەوراز لێداوە ئەکسەرن فەنی ڕۆیشتوین لە کاری خێرخوازیشە کارەکەی کاک فەتاح چیتان کردووە لەو بوارەیە بۆ یارمەتیدانی ئەو شوێنانەی کە تووشی کارەسات بوو ئەم تقریبا ماوەی 22 ساڵە لە هلال ئەحمەر کار دەکەم داوتەڵەبی هلال ئەحمەرم و ئەو شوێنانەی کە تووشی حادسە دەبن تووشی سێڵاو بۆ لەرزە و ئەوانە دەبن ئەمە بەجان و دڵ حازرین جانی خۆمان بەخت بکەین کە بتوانین ئەوانە بە ئاسایش بکەن بە ڕفاهیەت بکەین و هیچ شتێکی لەوەی خۆشتر نێک ئەمە بتوانین بزەی لەسەر لێوی منداڵەکی هەتیو ببینین ماڵێکی دڵخۆش بکەین خۆشبەختانە ماوەی 1 مانگ ئەمە یارمەتیمان کۆ کردەوە بۆ شنگاڵی باری 12 دانە کامیۆنمان بردە عێراق لە تەحویلماندا و دوای وەی ئەمە جێگایەک خۆشبەختانە خێزانم یارمەتیم دەدا ئەگەر ئەو یارمەتیم نەدا هیچم پێ ناکرێ یعنی باور کە لە زەرانی شێنگاڵدام 1 مانجی ماڵ و منداڵ خۆم نەدی چونە ئەو شتا هەر کۆکردنەوەی نییە ئەو دەبی تاریخ مستەفی چاو لێ بکرێت تەفکیک بکرێت جودا بکرێتەوە چون هەر ئەوە نییە کە خڕ کرێتەوە دەبی هەموو شێوەیەکی بەرگوزار بکرێتن دوای ئەوەی بوومەلەرزەی کرماشا بوو کە خۆشبەختانە ئەوەی کە ئەمن دیتم لێرە ئەوەی کە ئەو یارمەتی کە واقعاً بەجان و بەدڵ دەهاتن بۆ لەبەرەوەی کە دڵی ئەو هاوڵاتیانە خۆشکەن لە جانی خۆیان مایل هەتا ڕۆژێکی پیرەژنێک دیتم دوودانە لیفکەی هیناوە کوتی بەخوای فقط ئەوم دەدەستدا هەبوو جا هەتا بزانە لەویشدا مەسەلا مەوشەی کرد بوو کە هەست و نیستەکەیەوە بۆ ئەویشی بۆ مەهینا بوو جا واقعاً ئەمە دەستی ئەو خێرخوازانە ماز دەکەین دەستیان لەسەر چاومان دادەنین چون دەستمان دەگرن کەمە بتوانین دەست بگرین لە ماڵ ڕۆیی بەرە ئەو مەکتەب بەتەن نازیک چەجیران جیهان لەرزی سەمای ئەو ئەرزی سەمای ئەو ئەرزی سەمای ئەو ئەرزی لەبەر نازیک چەجیران لە ڕێی مەکتەب ڕێگام پێگرت لە ڕازی دڵ بیکەم حاڵی سەریدا قز دیسەیان ڕۆیی دیسەیان ڕۆیی دیسەیان ڕۆیی بە ناڕازیک چەجیران سەریدا قز دیسەیان ڕۆیی دیسەیان ڕۆیی دیسەیان ڕۆیی بە ناڕازیک چەجیران ئەخشەوێتان
شەوێ تا ڕۆژی ڕۆن دەدوێم لەگەڵ نەقشی خەیاڵاتم سەحر حاوزر دەبم زوو زوو سەحر حاوزر دەبم زوو زوو لە ڕێبازی کچە جیران بە زاهیر گەرچی تووریاوە وەلێم لالوتە ئیمڕۆ لە پەرتووکی نیگای نەقشە نیگای نەقشە نیگای نەقشە بەڵام ڕازی کچە جیران لە شوێنە مێژووی و گەشتیاری و گرنگەکانی سابڵاغ و مەهاباد گۆردەخمەی فەقرەقایە. لە پشت سەری من ئێوە گۆردەخمەی فەقرەقا بینن. ئەم ئاسەوارە مێژوویە ئەگەڕێت وا کە زانایانی ئەو بوارە باسیەکەن ئەگەڕێتەوە بۆ هەزارەی یەکەمی پێشزین واتە 1000 ساڵ پێش زین. گۆڕێکی تایە مەزارگەیە ئەڵێن کە هین فەروەرتیشە فەروەرتیش باوکی دیاکۆ. ئەم گۆردەخمەیە ئەگەڕێتەوە بە سەردەمی مادەکان لە دەشتێکە لە پەنای دەشتێکە هەڵکەوتووە و شوێنێکی بەرزاییە کۆڵەکەی تایە ئەڕۆین چەندیمەنێک لە ئاسەواری مێژوویی فەقرەقا لە مەهاباد ئەبینین. فەرموو. خۆشەویستان بەم چەشنە گەیشتینە کۆتایی و ئاکامی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری مەهاباد بەو هیوایەکە بەدڵتان بوو بێ تا بەرنمەیەکی تر لە شار و ناوچە و باس و بابەت و کەسایەتێکی تر شاد و بەختەوەر و لای ئەوە خۆش.